ساڵتان لەبێت بینەرانی کورسات نیوز مناوڕۆ تۆفیقم لە ئەڵخێم شەوی بەرنامەی پانۆرامە پێتانگەیشتنەوە بۆ قسە و باسکردن لەسەر تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان لە دۆخی هەرێم. هەمومان نەزانین دوای هەڵبژاردنەکانی پێشوەختەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە زۆرینەی لایەنەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان ئەوانەی کە نەیانتوانی سەرکەوتوو بن لە پرۆسەی هەڵبژاردن بە دیاریکراوی بزوتنەوەی گۆڕان دوایەوەی کە هاوپەیمانیشیە بوو لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو بزوتنەوەکە بوونی خۆی سلمان بەڵام نەیتوانی کورسی بەدەستبێنێت لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق. ئەمانە هۆکارێک بوون بۆی کە بزوتنەوەی گۆڕان هەر لەو کاتانەدا زۆرینەی ئەندامانی جڤاتی نیشتیمانی و هەروەها ئەندامانی خانەی ڕاپەڕاندن دەستەکار پێشنەوە هەروەها ڕێخەری گشتی بزوتنەوەکەش دەستی لە کار کێشایەوە. دەنگۆکان لە دوای ئەوەها بڵاو بوو کە بزوتنەوەی گۆڕان ڕوئایەشیان هەیە کە دەیانەوێت لە حکوومەتی هەرێمی کوردستانیش پاشەکشە بکەن. ئاخۆ گۆڕان لە ئێستادا تێڕوانینی چۆنە بۆ دۆخی هەرێم. بزوتنەوەی گۆڕان دەتوانێت خۆی ڕێک بخاتەوە دوایەوەی کە ئێستا دەستەیەکی پێکەناوە بۆ بەڕێوەبردننی بزوتنەوەکەوە لە هەوڵی ئەوەدایە کە کۆنفرانسێکی نیشتیمانی فراوان بکە بۆی کە جارێکی دیکە بزوتنەوەی گۆڕان بە شێوازێکی نوێ بە سیستمێکی جیاواز بێتەوە مەیدانەکە. بزوتنەوەی گۆڕان ئەتوانێت ئەو گۆڕانکاریانەی کە مەبەستێتی ئەنجامی بدە و ئەتوانێت بەشدار بێت جارێکی دیکە لە حکوومەتی هەرێمی کوردستان تێڕوانینی چۆنە بۆ ئەو دۆخانەی کە ئێستا لە هەرێم دێتە ئاراوە. بزوتنەوەی گۆڕان چۆن ئەتوانێت جارێکی دیکە پەیوەندیەکانی خۆی لە ئاستی حکوومەت و لە ئاستی حیزبی لەگەڵ لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان ڕێک بخاتەوە. دۆخی ناوخۆی بزوتنەوەکە لە چ ئاستێکدایە؟ ئەوەی کە دەستەی بەڕێوەبردننی ئێستا مەبەستیانە دەتوانن سەرکەوتوو بن لەوەی کە بە شێوازێکی باش دۆخی بزوتنەوەی گۆڕان بگەێنە کەناری ئارام یاخودنا. ئەم شەو گفتوگۆکەین لەسەر کۆی ئەم تەوەرانە بە میوانداری زۆر بەڕێز کاک نزار مەحموود ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە جەنابیان لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان. کاک نزار سڵاوت دەبێ، خۆشحاڵین کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵمانی. سەرەتامەوێت لەوە دەست پێ بکەین بە گشتی دوایەوەی کە ئێستا دەستەیەک پێکێنراوە بۆ بەڕێوەبردننی بزوتنەوەی گۆڕان. شێوازی ئەم دەستەیە چۆنە؟ میکانیزمی کارکردنتان چۆنە؟ لە چەند کەس پێک دێ و ئاستی باڵای دەستەکە چۆنە و توانای بڕیاردان و توانای ڕاپەڕاندنی کارەکانی هەیە بەگشتی و دۆخی بزوتنەوەکەش چه ئاستێکەیە؟ بەڵێ زۆر سپاس، سڵاو لە جەنابیش و سڵاو لە بینەرانیشتان. دیارە ئەو دەستەیە کە وەک جەنابیش و ئاماژەوە پێکرد دەستەیەکی حەوت کەسیە بۆ ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان لەم دۆخی ئێستا بگەێنێتە کۆنفرانسی نیشتیمانی و کارکا بۆ ئەوەی ئەو کار و ئاکارانەکە جێبەجێ بکە کە بەرەو کۆنفرانسمانەبات بۆ ئەوەی لە کۆنفرانسی نیشتیمانی بتوانین هەمومان بۆ چوون و ڕوئیای خۆمان و مەلەفەکان ئەو مەلەفانەکە هەن هەمویان قسەیان لەسەر بکرێەوە بە بڕیارێکی باش و بە کۆرگرەیەکی باشەوە کۆتایی بە کارەکانی کۆنفرانس بێنین. بەڵێ کاک نزاریانی ئەو دەستە حەوت کەسیە ئەتوانن لە ئێستادا بزوتنەوەی گۆڕان بەڕێوە بەرن یاخود ئەوان بەس ئامادەکاریەکەن بۆ مەسەلەی کۆنفرانسی نیشتیمانی کە بڕیاری لێدراوە؟ بەڵێ ینی وەکو خۆش و ئاماژە و پیا پێشتر ئەو دەستە کە بە هەڵبژێراون بۆ ئەوەی کە بتوانن بزوتنەوەی گۆڕان ببەنە کۆنفرانسی نیشتیمانی. یانی ئەوە نییە بە دایمی ئەوان یان جێی خانەی ڕاپەڕاندن بگرنەوە یان بیانەوێت سەرپەرشتی ئەو حیزبە بکەن بۆ ماوەیەکی دوور و درێژ، بەڵکو ئەیانەوێت کارەکانی ئەو حیزبە بەڕایی بکەن تا کاتی کۆنفرانس. باشە. بۆچوونی جیاواز هەیە لە نێو بزوتنەوەی گۆڕان بە سەرجەم ئاراستەکان؟ ینی بۆ نمونە ئێمە گەل لەسەر ئاسی بزوتنەوەکە جارێک قسە بکەین بۆچوونە جیاوازەکان زۆر بوون، چونکە زۆرێک لە ئەندامانی بزوتنەوەکە گلەییان هەبوو لە ئەدای بزوتنەوەکە، لە ئەدای ئەندامانی خانەی ڕاپەڕاندن، لە ئەدای ینی ئەندامانی جڤات، لە خودی ینی ڕێخەری بزوتنەوەکە. ئەم بۆچوونە جیاوازانە تا ئێستا بەردەوامە لە ناو بزوتنەوەی گۆڕانە. ئەگەر بەردەوامە ئێوە وەکو بۆ نمونە ئەو دەستە حەوت کەسیە ئەتوانن ئەم بۆچوونە جیاوازانە لە ناو بزوتنەوەی گۆڕان ڕێک بخەن و گەڵاڵەی کۆمەڵێک ینی بیر و بۆچوونی جیاواز بکەن و هەمووی لە پاکێجێکا کۆبکەنەوە تاوەکو کۆنفرانسی نیشتیمانی؟ لە ڕاستیا بیر و بۆچوونی جیاواز نەک لە بزوتنەوەی گۆڕان بەڵکو لە هەموو حیزبە سیاسیەکان، لە هەموو ڕێکخراوەکان، لە هەموو
گرروپێکا هەیە ینی بیر و باوەڕی جیاواز شتێکی ئاساییە کە هەبێ و زیینوێتی ڕێکخراوێکی ژلەوایە کە بیر و بۆچوونی جیاوازی تیا هەبێ دیارە لە پێشتریش ڕخنە هەبووە هەر لە بە ڕێخەری کۆچکرد و ڕەوانشاد نەوشرا مستەفار لەویش ڕخنە هەبووە کاتی خۆی ڕخنە لە ناو بزوتنەوەی گۆڕانەیان بۆچوونی جیاواز ناو بزوتنەوەی گۆڕانە شتێکی زۆر ئاسایی و واری دەیانی لە هەموو کەسێک یان هیچ کەسێک لەسەری ڕخنە و ئەوانەوە نییە دیارە بۆ ئێسەیژ هەر بۆچوونی جیاواز لە ناو بزوتنەوە هەیە یانەوە زیینوێتی ئەو بزوتنەوەیە کە مەجای ئەوەدا کە بۆچوونی جیاوازە بێ بەڵام بەنسبەتەوەی کە لە ئەدای ئێمە ڕازی بوو بنیان لە ئەدای جفاتی نیشتیمانیان لە ئەدای ڕێخەری و ڕێخەر و خانەوانە دیارە بۆ خۆی شتێکی نیسبیە هەنێک کەس لەوانەیە لە ئەداکە ڕازی و بێ بەڵام دیارە بە زۆری دەنگدەرانی زوستنەوەی گۆڕان پێی ناڕازی بوون بۆیە ئەو نەتیجەوانە هێناوە لە حەقەتە بەڵام بەڕاستیانی زۆرێک لە چاودێرانی دۆخی بزوتنەوەکە و هەیان لێکدایەوە لەو کاتانەدا ینی بەڕاستی دەزەکارکێشانەوەی هەم ڕێکخەر هەم ئەندامانی خانەی ڕاپەڕاندن یعنی ئەمە نەریتێکی جوانە تا ئێستا بۆ نمونە و نەریتە لە هەرێمی کوردستان نەبووە ئێوە خۆتان چۆنتان بینی ئەو بابەتە بە تاکید خۆی ئەمە بە سوپاسەوە ئەو برادرانە کە هەموو شکستەکە یان بڵێن هەموو نەهێنانی دەنگ و خراپی ئەدا و ئەوانەی حیزبیان هەموو خستە سەرشانی خۆیان و مەسئولێتی خستە سەرشانی خۆیان وازیانێنا وەکو جەنابیش ئیشارە و پیا ئەمە یەکەم جارە لە کوردستان و حتا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش کە ڕێکخراوێک یان حیزبێک یان دەسەڵاتێک کە هەموو شتەکان خاتە ئەستۆی خۆی و دوایەوە دەست لە کار بکێشێت و دەست لە کێشانەوە لە ناو هیچ حیزبێکی سیاسی و ئەوانە لەم ناوچەیە بەو شێوە نەبووە بۆ ئەوە نەریتێکی فعلەن نەریتێکی زۆر باش بوو و جێگای تەقدیرەوە لە ناو بزوتنەوەی گۆڕانی تەبعاً زیاتر جێگای تەقدیری هەواڵانی هاوڕێیانی جڤاتی نیشتیمانی و ئۆرگانەکانی تری بزوتنەوەکەی ئەمە هەر لەسەر بۆ نمونە دۆخی ناو بزوتنەوەکە ڕابوەسم کە کاردۆ محەممەد ڕێخەری ژووری پەرلەمان لە بزوتنەوەی گۆڕانەڵە ئەڵە گۆڕانەکەینەوە بە مینبەرێ بۆ کۆکردنەوەی زۆرینەی لایەنەکان مەبەستی لە زۆرینەی لایەنەکان ینی ئەو بیر و بۆچوون و ئاراستە جیاوازانە بوون کە لە ناو بزوتنەوەکەیە هەبوون یاخود ئەو مەبەستێکی کێ هەیە کاک نزار بەڵێ بە تاکی دەومە بەسیەوەی ئەو بیر و بۆچوون و جیاوازانە کە ناو بزوتنەوەکە هەیە بێ هەمویان یەک بخەین جارێکتر ویان لێ بکەین هەمومان کۆ بینەوە بۆ ئەوەی بتوانین دەور و تەسیرمان هەبێ دیارە خۆ گۆڕان یان پرۆسی گۆڕانکاری تەنها مڵکی بزوتنەوەی گۆڕانی ژنێوەکو ڕێکخراوەگیان وەکو حیزبێک ئەکرێ چەندین گروپ و ئەوانەی تریش هەبێت لە دەری بزوتنەوەی گۆڕانیش بن کە داوای گۆڕانکاری بکەن لە ساحەی سیاسی کوردستانە بۆیە ئێمە تموحمان وایە کە هەموو ئەو گروپ و هێزانش کە هەمان بیر و بۆچوونی ئەمان هەیە بۆ گۆڕانکاری هەمومان کۆ بینەوە بتوانین لە ڕێکخراوێکی وەکو بزوتنەوەی گۆڕانە هێزەکانمان یەخێن بۆ ئەوەی کە بتوانین گۆڕانکاری بکەین باشە زۆرێک لەو برادەرانەتان لە هەڵسوڕاوانتان لە ڕابردوو عاجز بوون بە هەندێک هۆکار و زۆریان ئەوانە لە ئاسی باڵایە بوون لە ئاسی بۆ نمونە پلەی حکوومەت و وەزیفیدا بوون و هەروەها لە ئاستی ژوور و ینی ڕایەڵەکانتان هەبوون ئەوانە ئێستا هەر عاجزن یا ئێوە مەبەستانە ئەوانیش ئاشکەنەوە بەڕاستی بە تاکید یەکێ لەو ئیشانەی کە ئێمە لە دوای نەتیجەی هەڵبژاردنەکان کە قسەمان لەسەر کردەوە لە کۆبوونەوەکانی جباتی نیشتیمانی و جباتی گشتی قسەی لەسەر کراوە لە نێو ئۆرگانەکانی تری ناومەکۆکان و ژوورەکان وانە قسەی زۆری لەسەر کراوە ئەوەیە کە ئێمە بتوانین ئەو برادرانەمان کە لێمان زوێرن بە شێوەیە لە شێوەکان بتوانین وایان لێ بکەین ئاشتیان بکەینەوە یان بتوانین لە ئۆرگانێکە لە شوێنێکە کە شایستە بێ بەوان جێگە بکرێنەوە بۆ ئەوەی بە هەمومانەوە بتوانین گۆڕان بکەین باشە ئەو دەستەی کە پێکێنراوە حەوت کەسیە کاک نزاریانی سەقفێکی زەمەنی هەیە بۆ کارەکانی یاخود چۆنە بەڕاستی ینی هیچ معلوماتێک هەیە کە بزین ئێوە کەی بڕیارێن کۆنفرانسە نیشتیمانێکە بکرێت بەڵێ بە تاکید خۆی ئەمە بڕیار نادەین ئەو دەستەیە بڕیار نادا ئێوە ئامادەکاریەکە جباتی نیشتیمانیە
ئەو دەستە ئامادەکارێکە بەڵێ ینی هەر خۆی نەکەیشی دیارە ینی کاڵێ ئەو دەستە ئەبێ بزوتنەوەی گۆڕان گەێنێتە کۆنگرە ینی یان کۆنفرانسی نیشتیمانی ئەبێ ئەمە کار بکەین ئەم دەستە بۆ ئەوەی بزوتنەوەی گۆڕان کۆنفرانسی نیشتیمانی بەسی ینی سەقفە زەمانیەکەی دیارە لە دوایەوە هینی نامێنێ ئەو هینەی نامێنێ. دەستەکە شێوشەیە ناوەکان کاک نزار. بەڵێ دەستەکە دیارە خۆناوەکان لە هەموو ڕۆژنامە و تەلەڤزیۆنەوانە بڵاو کرایەوە بە حەوت کەسەکە یەکیان دوانیان ئەندامی جباتی نیشتیمانین، دوانیا ئەندامی جباتی گشتین، سیانیشان لە دەرەوەی هەردوو جباتەکەن. ئێوە هەردوو جڤاتی گشتی و خانەی ڕاپەڕاندن دەستیان لە کارکێشایە وایە؟ نەخێر تەنها خانەی ڕاپەڕاندن دەستی لە کارکێشاوەتەوە جفاتەکانی سەیشی خۆیانەکەن و ئەو برادرانەوە کوتم هەموو ئەەکان ئەستۆی خۆیان و دەستیان لە کار کێشایە بەڵام هەردوو جباتەکە تا ئێستا کارەکانی خۆیەکە. بەڵێ دەنگۆیەکە بوو کە چیای خاڵێ خۆشبوو کاک نەشوران مستەفا ببێتە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان. ئەم دەنگوێت تا چەند ڕاستە و ئەگەر وایە ینی کەواتە بزوتنەوەی گۆڕانیش ڕێچکەی بۆ نمونە زۆرێک لەوەی کە گلەیەکەن لە هەرێمی کوردستان حیزبەکان ئەڵێ وەکو میراتگیری دەمێنێتەوە بۆ نەوەکان ئەمەیان وایە؟ وەڵا بەداخەوە ینی لە کوردستان سوۆشیال میدیا ینی هەر قسەیەک کە بێتە بەردەستیان یان بیانەوێ ئەیکەن بەبێ ئەوەی هیچ لێپرسینەوەیەک یان هەست بەوە بکەن کە ئەوە شتی کە لە خۆیانەوە خراپەیڵێن ئەگینا وەکو شتی ڕسمی ئەوەی کەم لە ناو جباتی نیشتیمانیم و کە قسەمان کردووە مناقەشەمان کردووە لەوانەیە بۆ جارێکیش باسیەوە نەکرابێ کە کێ ئەبێتە ڕێخەریان کێ ئەوێ بێتە ڕێخەر هەچ کەسێکیش بیەوە بێتە ڕێخەری ئەو حیزبە مافی خۆیەتی ینی هەموو ئەندامێک حتا ئەگەر لە ئاستێکی هەر زۆر بخواری خوارەوەش بێ ئەتوانێت خۆی هەڵبژێرە بۆ ڕێخەری گشتی چونکەوە بۆ هیچ کەسێک ڕێلێگیراو نییە ڕێگە پێدراوە هەچ ئەندامێکیان هەچ دۆستێکی بزوتنەوەی گۆڕان ئەتوانێت خۆی بۆ پۆستە بپاڵێوێ بەڵام ئەوەی کە تا ئێستا هەیە من تەنها لە ئەعلام وشتیوان بیستووە گینا شتێکی وا لە ڕسمیاتوانە باز نەکراوە ناو جواتیش باسی لێ نەکراوە لە بە هیچ شوێنێک من نەبیستوەشتیوە جگە لێ ئەو ئەعلامانەی کە بەداخەوە بەو شێوە هەز نەکردن بە مەسئولیەتە باسی هەموو شتێکن. زۆر باشە ئەمە بەگشتی دۆخی نێو بزوتنەوەکە و ئاستی ڕێچکەی کارەکانی ئەو دەستەی کە پێکێنراوەڕوا لە داهاتوودا کێوەکو جەنابە دامەژەت پێداوڵەدەن بۆ کۆنفرانسی نیشتیمانی و دواتریش وەکو بەڕێستەڵی کاک نزار ینی ئەوانەی کە دەیانەوێ خۆیان بپاڵێون بۆ ڕێخەری گشتی ئازادن ینی هەر کەسێک بێ ئەتوانێت. با تۆزێ لە مەسلەی ینی نێو دۆخی بزوتنەوەکە وازبێنین بینە سەر بۆ نمونە تێڕوانینی بزوتنەوەی گۆڕان و ێسادا بۆ دۆخی هەرێمی کوردستان بۆ ئەو قەیرانانی کە لە ڕابردوو لە هەرێمی کوردستانە بوون لە داهاتوو ئەگەر هەر جۆرێک لە قەیران و دۆخێکی نەخوازراو بێتە پێشەوە لە هەرێمی کوردستان چۆن دەبێت بەگشتی چکە ینی وەها دەوترا کە بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوو دەیو دێمە کار دەکەین بۆ وەڵامدانەوەی داواکاریەکانی خەڵک بەڵام ئەتوانین بڵین ئێستا ئێوە بە هەمان ڕێچکاتانەوێت کار بکەن و ئەگەر دەتانەوێت کار بکەن قورسایی و تواناتان ئەبێت بۆ ئەوەی کە داوا و مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بەدی بێنن؟ لە ڕاستیە ئێمە ینی هەر دروستبوونی بزوتنەوەی گۆڕان بۆ چاکسازی بووە دروستبوونی گۆڕان بۆ ئەوە بووە کە ئەو دۆخە خراپەی کە لە حکومڕانی لە کوردستان هەیە بتوانین بە شێوە لە شێوەکان گۆڕانکاری تیا بکەین چاکسازی تیا بکەین بۆ ئەوەی لە ئاست داوا و داخوازەکانی خەڵکی کوردستانە بێ بەڵام بەداخەوە ئێمە چەند ساڵ ئۆپۆسیۆن بووین لە ئۆپۆسیۆن توانیمان زۆر شت بە دەسەڵاتی کوردی بڵێن پێ بڵێن ئەم جۆرە لە حکومڕانی و حکومڕانێکی ناتەندروستە خزمەتی خەڵک ناکە ناتوانێت خزمەتی هاوڵاتیەکانی خۆی بکە ناتوانێت خزمەتی ئەو کەسانە بکە کە قوربانیان داوە بۆ ئەم ڕۆژە کە هاتووەتە دی ئەم هەموو شتانەی کە ئێمە لە ئۆپۆسیۆن کردمان دیارە پێمان وابوو نامەیەکی زۆر باشمان داوە بە دەسەڵات بۆیە دەسەڵات و خەڵکیش بە جۆرێک ئێمە تۆمەتبارە کرد کە گوایە ئێمە نائارامی یان نائستیقراری سیاسی لە کوردستان ناکەین بۆیە پێمان باش بوو بۆ دوایی بۆ ئینتخاباتی دواتر بڕۆینە ناو حکوومەت بەشداری لەو دەسەڵاتە بکەین بۆ ئەوەی لە ناو دەسەڵات و بمانەوە چاکسازی بکەین و
بەڵێنی ئەو دوولایەنێژ بووە بۆ کە لە هەموو کایەکانە کە ئەیانەوە گۆڕانکاری بکەن ئەیانەوە چاکسازی بکەن بە شێوەیە لە شێوەکان ئەگەر ئێمە لەگەڵ برادرانی پارتی کە چوین بە بەشداری لە حکوومەت بکەین ئەوان پرۆژەیەکیان هەبوو کە باسییانەکە ینی پرۆژەکەی ئەوان زۆر لە ئێمە باشتر باسی چاکسازیوانەیە کردوە قەراریشماندا بوو بە یەکۆ چاکسازی بکەین لە کوردستانەوە ئێمەش پێمان باش بوو بۆ سەرڕای ئەو هەموو فشارانە کە کردومان دەسەڵات بڕێن ناو دەسەڵاتیش بۆی بتوانین چەند هەنگاوێت چاکسازی بەرینە پێشەوە وعدی زۆریشمان پێدراوە بەڵام بەداخەوە ئەو وعد و بەڵێنانە دیارە وەکو خۆی نەبوون خۆمان نەزانی سەردۆخی کوردستان ئەم ساڵ لە پار خراپترە پار لە ساڵی پێشووتر خراپتر بوو بەداخەوە ئێستا جۆرێک لە حاڵەتێک لە کوردستانە هەیە کە ئەتوانم بڵێم ئەگەڕێتەوە بۆ ساڵەکانی 93 و 94 وانە چونکە هەر کەسێک بۆ خۆی جۆرە لە داگیرکردنی شوێن و بیرەنەوت و گومرگ و ئەوانە هەیە لە کوردستانەوە جۆرێک لە دوو ئیدارەیی هەیە ئەمانە هەمووی بەداخەوە حیزبانی دەسەڵات نیانویست ینی چاکسازی بکەن و پیان وا بوو ئەگەر چاکسازی بکەن ئەو چاکسازیە ڕاتە گیرفانی بسووتنەوەی گۆڕان و بسووتنەوەی گۆڕانی پێ ئەبێتە حیزبی ڕقەمیەک بۆیە بە هەموو شێوەک دژی چاکسازی بوون لە هەموو جوگەکانە ینی لە هەر شوێنێک کە تۆ ئیشیان لەگەڵاکەی لە جایەوە کاراسانی بکەن بۆ نوێنەرەکانی ئەمە یان بۆ وەزیرەکانی ئەمە یان بۆ ئەندامەکانی ئەمە بە عکسۆ ڕێگری لەکەن بۆەوەی چاکسازیەکەن نەکرێت چونکە ئەگەر پیان وایە ئەگەر بکرێت ئەوە زەربەیەکی گەورە لە ئایندەی ئەوانەدات بە قازانج بۆ بزوستنەوەی گۆڕانە گەڕێتەوە و دوجار لە ڕاستیەوە بۆ قازانجی خەڵکی کوردستان و بۆ خزمەتکردنی خەڵکی کوردستان بوو نەک بۆ بزوستنەوەی گۆڕان بەڵام بەداخەوە دوو حیزبە بەو شێوە معاملەیان لەگەڵ بزوستنەوەی گۆڕان کردووە بۆیە دەرکەوت ئیشکردن لەگەڵ ئەم دوو حیزبە یان لە ناو حکوومەتێک لەگەڵ ئەو دوو حیزبە زۆر زەحمەتە بۆ بزوستنەوەی و بزوستنەوەی گۆڕان کە هەڵگیری بەرنمەیە کە بەرنامەی چاکسازیە بەرنامەی پێشخستنی کۆمەلگا بەرنامەی گۆڕانکاریە لە هەموو جومگە حساسەکانی حکوومەت بۆ نمونە ئەمە وەخت خۆی وەزیری پێشمەرگەمان وەرگر بۆ ئەوەی بتوانین هێزی پێشمەرگە یەخین لە کوردستانە کە ئێستا هەموو کێشەکان هەموو مەشاکیلەکان هەموو ئەوەی کە عیلاقەی بە ژیانی سیاسیوە هەیە وەکو دیموکراتی کە کەس ینی دەساودەستی سڵتە ناکرێ و ئەوەی کە تەزویرەکرێ ئەوەی کە هەڕەشە لە خەڵکیە کرێ ئەوەی کە ژیانی خەڵکیە خرێتە مەترسیەوە هەموو عیلاقی بەهێزی چەکدارەوە هەیە کە نەتوانراوە یەک بخرێ ئێمە کە چوین پۆستی وەزارەتی پێشمەرگەمان وەرگر بۆ ئەوە بوو کە بتوانینەوە وەزارەتە یەخین هێزی پێشمەرگە یەخین هێزی پێشمەرگە لە هێزێکی بە حیزبیەوە بکەینە هێزێکی نیشتیمانی کە پێتان نەکرا پارێزەری دیموکراتی بێ پارێزەری دەستور بێ بەڵام نەیان هێڵە بیکەین نەک پێمان نەکرا چونکە ڕێگریەکان هێزەکان لای ئەو لایەنە سیاسیەوە نەهاتنە ناو ئەوەی کە ڕازی نەبوون بەوەی کە هێزەکانیان یەک بکەن بەداخەوە کە ئێسش ئەو دۆخە تەنها زەرری لە بزوستنەوەی گۆڕان نەداوە ئەوەی زەرەر کە دابێتی لە هەموو خەڵکی کوردستان و لە یەکێتی و پارتیشیاوە زۆر باشە کاگە نزانم ئەمێ لەسەر ینی ڕایشی دیکی چاودێران لەسەر بۆ نمونە مواقفەکانی بزوتنەوەی گۆڕان کە قسە دەکەن بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان و جەنابیشت لە وتەکان تا ئاماژت پێدا ینی بزوتنەوەیە کە مەبەستی بوو چاکسازی بکەوە مەبەستی بوو بۆ نمونە لە جومگەکانی حکوومەتە ئەوەی کە ضرورەتەوە ئەوەی کە چەند ساڵە بۆ نمونە بەو دوولایەنە سەرەکیە کە یەکێتی و پارتیە نەکراوە بزوتنەوەی گۆڕان ویستی بیکە بەڵام ئەو تیمەی کە لە حکوومەت بوون لە بزوتنەوەی گۆڕان ینی نەیانتوانی و کارانە بکەن وەکو جەنابە داماژەت بە هەندێک ڕێگری کرد بەڵام قسەکە ئەوەیە ینی و چاودێران کە دەیڵێن بزوتنەوەی گۆڕان کە بۆ چاکسازی چوە حکوومەت کە نەیتوانی بیکە بۆ مایەوە لە حکوومەت هێرێمی کوردستان بەڵێ لە ڕاستیە کە تۆ ئەڕۆیتە ناو بەرنمەیە گەتەوێت لە ناو حکوومەتێکە لەسەر بەرنمەی ڕێەکەوی لەسەر ئەو لایەنانی کە حکوومەت پێکەیەنێن پێویستە چاوەڕێ بکەیت تا ئەو بەرنامانە جێبەجێ بکرێ بەڵام هەنێ بشت لە سەرەتای چوونی ئەمە بۆ ناو کابینە دروست بوو وەکو ئەوەی کە ئەم پەتای کۆرۆنا بوو مەسەلەی قەیرانی دارایی بوو دابەزینی نرخی نەوت بوو ئەمانە هەمووی ڕێگر بوون لەوە کە ئێمە لە کاتی خۆیان بڕیارێک بین کە قەتعی بێ بۆ ئەوەی کە چاکسازی ئەگەر ئەکرێ لەگەڵ تاناین ئەگەر ناکرێ ئەوەی ئەمە لە دەرەوەیەوەین
دیارە بیانووی ئەو حیزبانی کە لە دەسەڵات بوون بۆ ئەوەی کە ئێمە بەردەوام بین لەگەڵیان ئەوە بوو کە ئەوانیانەوە چاکسازی بکەن بەڵام دۆخەکە ئاوایە ئەوانیانەوە چاکسازی بکەن نەخۆشیەکە ئاوایە ئەم ڕێگریە گەورانە هەن لە بەردەمی حکوومەت دیارە ئێمەش ئینمان ناکرێ هەموو ڕۆژە بڕۆتە حکوومەت و بێتە دەرو ڕابکەیت و بگەڕێت و خەڵک جۆرە لە متمانی بەوەی ژنامێنەوە خەڵک لێش و ڕازی نییە بەو شێوازە لە کارکردن بۆیە ویسمان چاوەڕەکەین بزانین چۆنە بەڵام بەداخەوە تا ئێسش ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە خراپترە بێ و نرخی نەوت بەرز بوویەوە کە نەخۆشیەکە شکور خەریکە زۆر کەم بووە تۆ لە کوردستانە بەڵام سەیرەکەی دۆخەکە هیچ هەنگاوێکی باشتر نانێ و ئەوە یەکێکە لەوانەیە کە من دەتوانم بڵێم بەشی زۆری ئەوەی کە ئێمە دەنگدەرەکانمان سزایان داین علاقی بەوە هەیە کە ئێمە ناوە حکوومەتە بووین. ئەی باشە کەواتە ینی ئێستا ڕایشی دیکەش هەیە دەوترێت ئەوانەی کە پۆست و پلە و وەزارەتیان وەرگرتووە لە ناو حکوومەتی هەرێمی کوردستان کابینەی نوێ لە پشکی بزوتنەوەی گۆڕان ئەین زۆر جار کە ئەگەر بزوتنەوەکەش داوایان لێ بک بکشێنەوە ئەمانە ناکشێنەوە کەواتە پابەت نابن بە بڕیارەکانیەوە ئەمایان تا چەند وایە ئەگەر وایە ئێوە هەڵوێستان چییە بێوارەوە کاک نزار؟ من ئەوەی کە لەگەڵ برادرانە قسەمان کردێت لە نزیکەوە و لە ناو جوواتی نیشتیمانیش کە قسەیان لەگەڵا کرابێ و کە هەچ کەسێک پرسیارێکی لەو بابەتەی لێکرد بن ئەوان هیچ کەس لەوانە من خۆم ئەوەی کە بیان ناسم باوەڕم وانە کە هیچێکە لەوانە کە ئەگەر بزوتنەوەکە داوای لێ بکات لە حکوومەت بێتە دەرەوە بڵێ نایەمە دەر و حیزبی سیاسیش نابێت قەت لەسەرەوە بسرسێ خۆ مشتی ئەوە نییە کە تۆ کە کەسێک وازێنێ یان نایەتە دەریان ئەوەکە ئەوە بۆ چووی خۆیەتی بەڵام دوجار حیزب هەچ بڕیارێکیا بێ و بڕیارانە جێبەجێ بکرێ وەکو خۆی جێبەجەیەکە ئیتر کەسێک لادا لەو بڕیارەوە کێشەی خۆیەتی بەڵام ئەو تیمە ئێمە لە حکوومەت من دڵنیام هیچ یەکێ لەوانە نین کە ئەگەر بزوتنەوەکە بڕیار بات بکشێتەوە یان بەردەوام بێ ئەو هیچ لاریەکێ بێ. لە کاتی سەروبەندی پێکەنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان لایەنەکان بۆ نمونە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان ڕێکەوتن بۆ پێکەنانی حکوومەتی هەرێمی کوردستان بزوتنەوەی گۆڕان یەکێک بوو لەو لایەنانی کە گفتوگۆی کرد و کۆمەڵێ داوا و داواکاری هەبوو لە دانووسانەکانی لەگەڵ پارتی بۆ ئەوەی کە بچێتە ناو کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانەوە بەڵام زۆرێک لە ئەندامانی هەر هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕانەوە زۆرێک لە چاودێرانی دۆخی هەرێمی کوردستان ینی ئاماژە بۆ دەکەن ینی لە 1970 داواکانی بزوتنەوەی گۆڕان جێبەجێ نەکرا لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە ئەمەیان چۆنە بینن و ئەگەر وابوو ئێوە هەڵوێستان چییە بوو و بۆچی بەردەوام بوون لەگەڵیان؟ ئێمە پێشتر جوابی ئەو پرسیارە ماوەتۆ لە حقەتە ئێمە من نازانم یانمە بەسەوەی لە 1970 داواکان ئێمە داوای ئەوەیە پۆست و ئەوانەیە یان داوای ئەوەی کە ئێمە لە پۆست لە چاکسازیەکان لە گۆڕانکاریەکان لە بەرەو پێشوونی دۆخی هەرێمی کوردستان لە داواکاریەکانی خەڵک مەبەسەکە ئەوەیان بەڵێ لە گۆڕانکاریەکان و لەوانەیە کە ئێمە داوامان کردووە لە بەرنامەی سیاسیمان بەڵێ بەشێکی جێبەجێ نەکراوە بەشێکی زۆری جێبەجێ نەکراوە و لە مەسلەی پۆست وانەی ژەمە کێشەمان لەسەر ئەوە نییە کە چەند جێبەجێکراویان چەند جێبەجێ نەکراوە بەڵام کێشەی ئەمە ئەوە بوو کە ئەو چوارچەوە بوو کە بەرنامەی ئەو حیزبانە بوو کە بەشداریان کردبوو لە حکوومەتە کە بیانەوە چاکسازی بکەن بیانەوە ئەو دۆخە کە ئێستا هەیە لە شێوەکان چارەسەری بۆ بدۆزنەوە بەڵام بەداخەوە ئەوە نەکراوە کێشەکە ئەوەیە لەوانەیە ئێمە دەنگدەرەکانمانە گەر سزایان دابین لەسەرەوە سزایان نەداوین کە ئێمە چەند پۆستمان وەرگتویان چەند پۆستمان وەرنەگرتووە لەسەرەوە سزایان داوین کە ئەو چاکسازیانە کە ئێمە ئیمانمان پێ و خەڵکی دەنگی پێداوین بۆ ئەوەی کە جێبەجێ بکرێ بەش ێرە زۆری جێبەجێ نەکراوە. باشە پێتان وایە ینی ئێوە توانن لە داهاتووە دوایەوەی کە خۆتان ڕێک بخەنەوە وەکو بزوتنەوەی گۆڕان و دوای کۆنفرانسی نیشتیمانی کە ئەگەر ئەنجامتاندا ینی بڕیار و ڕاستپاردەکانی ئەو کۆنفرانسە پێتان وا بێ ینی بۆ نمونە لە داهاتوە گە خەڵک وا پێشبینی بکات یەکەم بڕیاری ئەوە بێ کە بزوتنەوەی گۆڕان بەردەوام دەبێت لە حکوومەتی هەرێمی کوردستان یا دەکشێتەوە چکە بۆ نمونە ئەوە تا وەکو جەنابەت دەڵێی ینی تێڕوانینتان وایە وەکو بزوتنەوەی گۆڕان کە ئێوە سەرکەوتوو نەبوون لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەتانتوانێت بۆ نمونە بەشدار بن لەوەی کە تا ڕادەیەک دۆخی هەرێمی کوردستان بەرەو کەنارێکی ئارام بەرن یاخود داخوازی و گوزەرانی خەڵک
بەرەو باشی بەرن، بەرەو ئاراستەیەشی خۆشگوزەرانی بەرن. بەڵێ لە حقیقەتا ئێمە نەک ئێمە نەمانتوانیوە، ئێمە ویستومانە بیکەین و هەوڵی زۆریشمان داوە، بەڵام خۆتەزانی لە چوارچێوەی تۆ مەنزومەیەکای پێوێتی حکوومەتی هەرێمی کوردستان پارە و دەسەڵات دیارە لەکوایە و لە لای کێیە، ینی بەڵام کە ئەوانە ڕێگری بکەن یان بیانەوە کاراسانی و بۆ نەکەن بۆ چاکسازی ئەوە ناکرێ، ینی تۆ ئەگەر هەچ کەسێک بنێتە ناو هەچ وەزارەتی ئەگەر هەچ توانایەکی هەبێن قەت ناتوانێت چاکسازی بکە ئەگەر کۆی مەنزومەکە کە پێوتی حکوومەتی هەرێم هاوکار نەبنیان ئیمانیان بە گۆڕانکاری نەبێت، بەداخەوە ئەوان ئیمانیان ئەو لایەنانەی کە بەشدارن لە حکوومەتە ئیمانیان بە گۆڕانکاریەکان نەبوو بە هەتا لە حکوومەتە خۆجیەکانیش بە هەماشەوەیە نەک تەنها لە حکوومەتی هەرێم، بۆیە لە کۆی سیستەمەکە جۆرێک لە ئەوە هەیە کە چەقبەستن هەیە کە نایانەوێت گۆڕانکاری لە کوردستانە بکەن، ئێمەش کە چوینێتە ئەوێ فعلان لە ناو ئەو مەنزومات تۆ ناتوانانی چاکسازی بکەی، بۆیە ئەوەی کە نەکراوە تاوانی برادەرەکان ئێمە نەبووە، یان ئەوە بزوتنەوەی گۆڕان نەبووە نەیتوانیوە بیکا، بەڵکو ئەوە ڕێگری هەبووە لە بەردەمیانە بۆ ئەوەی بکرێەوە بڕیار بەدەستی یەکەم یان ئەوانەی کە لە سەرەوەی بڕیارن ئەوانە بەرپرسیارن لەوەی کە چاکسازی نەکراوە لە کوردستانە نەک بزوتنەوەی گۆڕان. باشە لەسەر کاک نزار بۆ نمونە جەنەبە باست لە ڕێگریەکان کرد، بۆ نمونە ئەگەر لە تیمی بزوتنەوەی گۆڕان بێت لە حکوومەتی هەرێمی کوردستان وهروەها لە حکوومەتە خۆجیەکان، بۆ نمونە ڕایشێکی جیاواز هەیە، ینی ئەمە قسەی من نییە، بۆ نمونە کە لە وتارەکان ئایخوێنینەوە کە لە ڕاو بیر و بۆچوونە جیاوازەکان لە کەسانی چاودێر هەروەها ئەوانەی کە یعنی دۆخی هەرێمی کوردستان بەلایەنەوە گرنگە یاخود دۆخی بزوتنەوەی گۆڕان بەلایەنەوە گرنگە وەها دەڵێن. بۆ نمونە پارێزگاری سلێمانی لە پشکی گۆڕان بوو کە دکتۆر هەڤاڵە بووبەکر بوو، هەمومانە زانین و زۆرێک لە خەڵک مننا شاهدی بۆ دەن کە کەسایەتیشی ینی دیار بوو و توانی بە کەسایەتی خۆی زۆرێک لە ئاستەنگەکان ببڕێت و تا ڕادەیەک سەرکەوتن بەدەست بێنێ، بەڵام هەم خودی خۆی هەم زۆرێک لە برادرانی دیکەتان لە حکوومەت گلەیەوان هەبوو کە ڕێگری خودی بزوتنەوەی گۆڕان هەبوو کە نەیانە هێشکار و بارەکان بە سەرکەوتوی بەڕێبەرن، ئەمەیان یعنی چۆنە خوێندنەوە جەنابتان؟ یعنی مەبەستەوە بوو بزوتنەوەی گۆڕان ڕێگری لە بەڵێ لە ناو بزوتنەوەکەوە ینی زۆر جار ڕێگریان بۆ دروستەکرا بەهۆی ئەو بیر و بۆچوونە جیاوازانەی کە کاریانە کرد و ئەو ئاراستە پێچەوانەی کە بەریەکە کەوتن لە ناو بزوتنەوەکە. نا من شتێکی وام نەبینیەوە پێم وانە شتێکی لە بابەتێژە بێ، بەڵام ڕێگری لە بڵێ ڕێگری لە دکتۆر هەڤاڵی ژەکرێت کە بتوانێت ئیشەکانی جێبەجێ بکات، چونکە خۆی ئەگەر سیرکە هەر بۆ نمونە لە سلێمانی دکتۆر هەڤاڵ مەسئولی لیژنەی ئەمنی محافەزەکەی، بەڵام هیچ کاتی ئاسایش لە ژێردەستی ئەو هیچ کاتێ پۆلیس و هێزە چەکدارەکان بەگوێ دکتۆر هەڤاڵ ناکەن، کەواتە تۆ ئەگەر بتەوێت حکومڕانیکی تەندروست بکەی پێویست بوو کە کاتێک کەسێک مەسئولی لیژنەی ئەمنیە هەموو جوڵەکان هەموو هێزەکان لە ژێردەستی ئەو بێت، بۆیە ئەگەر سیرەکەی کەس لە دکتۆر هەڤاڵیش لەوانەیە ڕازی نەبێت لەسەر ئەداکردنی بۆ لەبەر ئەوەی کە نەیتوانیوە مەسەلەن ڕێگری لەو جۆرە خروقاتانە بکات کە ئێستا هەیە، خروقاتی ئەمنی هەیە لە ناو شارە، مەسەلەن ئەگە هەر بۆ لەم ماوەی پێشوە مەسەلەن لە مەکتەبی هەڵەکوتێتە سەر خەڵک هێزی چەکدارە دکتۆر هەڤاڵ ناتوانێت هیچ بڵێ بۆ هێزە چەکدارە، مەسەلەن خۆپیشاندانێک کرا سەرکوتیش کرا خۆپیشاندانەکە دکتۆر هەڤاڵ، من دڵنیام بە هیچ شێوەیە بیر و بۆچوونی لەگەڵەوانێ هیچ خۆپیشاندانێ سەرکوت بکرێ یان چون و تیژی بەرامبەر بکرێ، بەڵام بە بەرچاوی ئەوی شۆکرا و لە بەردەمی بارەگاکەی ئەوی شاکرا، بەڵام هیچی پێ نەکرا چونکە هێزە چەکدارەکان لای ئەو نەبوون، هێزە چەکدارەکان بە تەوجیه و بۆچوونەکانی ئەو نەیە جوڵان، بۆیە ڕەخنەکانەکەوتە سەر دکتۆر هەڤاڵیش کە بۆ ئەوە ناکا یان کاتی خۆی کەسێکی ئەکادیمی بووە لە زانکۆ بووە دکتۆر بووە لەوێ خۆی لەگەڵ هەموو ناڕەزایی و ڕەخنە و گلەیەکان هەبووە، بەڵام کە یێتە سەر ئەرزی واقع نەیتوانیوە مەسەلەن ئەوە پیادە بکە کە خۆی ئیمانی پێ هەیە، دیارە بۆ نەیتوانیوە ڕێگری هەیە ئەو هێزەی کە لە سلێمانی بەدەسەڵاتە کە یەکێتی نیشتیمانی کوردستانە دیارە هێزە چەکدارەکانی نەیشتووە لە ژێردەستی ئەو بێ، بۆیە ینی بەڵام خۆ ینی واقعکی شەیە کاک نزار بۆ نمونە ئەگەر باز لە سەرکوتی خۆپیشاندەر بکەی ینی خۆتا لە سلێمانی خۆپیشاندەر سەرکوت نەکرا، بەڵکە خۆپیشاندەر ینی هەڵیانە کوتایە زۆربەی شوێنەکان و
یعنی ئەوانە بەدەربوون لە خۆپشاندەر دەستێکی تێکدەر هەبوو یخۆ بزوتنەوەی گۆڕانی ژۆک و حیزبێک یاخود وەکو بزوتنەوەیەک یعنی نایەوێت قەت دۆخی هەرێمی کوردستان بە ئاراستەیەک بێت کە بەرژەوەندەکانی ئەوشی تیا بچێت ئەوە تا دوای خۆپشاندان توانرا زۆرێک لە داوەڕەوەکانی خۆپشاندەران خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکان لە ئاسێکی باڵایە جێبەجێ بکرێت خۆمەش بەشێکە لەوەی کە تۆ داوەڕەوەکانی خەڵک جێبەجێ بکەی و بەتەنگ ئەو داواکاریانەوە بی کە چینە بەرزەکان یاخود مامناوەندەکان یاخود هەژارەکان هەیەە لە حیزب و لایەن و حکوومەت و دەسەڵاتەکە یعنی بەگشتی مەبەسمە ئەوە پرسم لە بەڕێستان ئێوە ئەگەر هەر خۆپشاندانێک یاخود هەر داواکاریشی ڕەوا یاخود هەر لە داهاتووە سیستمی ینی بزوتنەوەکەتان ڕێخستەوە ئەتانەوێت لەسەر چه بەرنمەیەک ئێوە جارێکی دیکە بێنەوە مەدانەکە چۆن ئەتوانن ینی داوا ڕەواکانی خۆتان لە ڕێگەی ڕایەڵە و لە ڕێگەی بەشداریتان لە حکوومەتە خۆجیەکان و حکوومەت هێرێمی کوردستان بگێنن بەڕاستی وەتوانن چۆن پشتیوانی خۆپشاندەران بکەن بۆ نمونە ئەگەر خۆپشاندانێکی هێمنانە بێ بۆ داوەڕەوەکانی خەڵک بێ بەڕاستی بەڵێ من هەر لەو پرسیاری یەکەم جارێت کە باسی ئەوت کرد مەسەلەی خۆپشاندانەکانی ئەم جارەی سلێمانی من ئەمەوێ ینی بۆ حقەتێکە پێویستە باس بکرێ باشترین جۆری خۆپشاندان ئەم جارە بۆ کە کراوە ینی حکوومەتی هەرێم بە دیرەژایی 30 ساڵ هیچ جارێ وەکو ئەم جارە مەسەلەن نەک حکوومەتی هەرێم دەسەڵات لە سلێمانی وەڵامێکی زۆر باشی ئەتوانم بڵێم باشی خۆپشاندەرانی دایەوە کە بەشە لە گوێی بۆ گرتنەوە بەشە لە داخوازەکانی جێبەجێکردن و لە مەسلەی سەرکوتکردنیش ئەم جارە باشتر بوو لە جاران یانی ئەگەر بەراوردی کەی بە جارانی پێشوو زۆر باشتر بووە لە جارانی ئەوە بۆ مێژوو بۆ ویژدانە ئەبێ ئەو قسانێش بکرێ بەڵام لە حقەتە پێویستەکە بەوەی کە تۆ هێزی چەکدار بەکاربیێنی لە هیچ کاتێکا بۆ ڕێگریکردن لە خۆپشاندانە ئەوانەی کە خۆپشاندانەکەن کە سوکار و خەڵکی خۆمان و کە سوکاری خۆمانن چ پێویستی بەوە هەیەمە بەهێزی چەکدار بەڵام خۆتە بینی لەم ناوچەی ئەمە من ئەمە بۆ نمونە باسم کردەوەی سلێمانی بەڵام لەم ناوچەیە چەندین خۆپشاندان کراوە بەهێزی چەکدار سەرکوت کراوە بەڵام ئەتوانە بڵێم ئەم جارەیان لە جارەکانی تر باشتر بووە و ئەم جارە تەندروستتر بووە ینی لە ڕۆی ئەداکردنی هێزە ئەمنیەکانیش زۆر باشە ئەمە ینی ئیش و کارتان و پەیوەندیتان و دۆخی بزوتنەوەی گۆڕان لە حکوومەتی هەرێمی کوردستان و هەروە لە حکوومەتە خۆجیەکان و پەیوەندیتان لەسەر ئاستی حکومی لە نێو وەزیرەکان وەرەوە وەزیرەکانی خۆتان بە پەیوەندیان بە نێو بزوتنەوەکەوە من ئەمەوێ بێمە سەر ینی باسێکی دیکە دیارە ینی بزوتنەوەی گۆڕان لەسەر ئاستی هەرێمی کوردستان بزوتنەوەیشی دیارە و جێگا و مەکانەتی خۆی هەبووە و ئێستش ئێوە دوای ئەوەی کە دەتانەوێت کۆنفرانسی نیشتیمانی ڕێک بخەن دەتانەوێت ئەم قورساییە و ئەم سقلیەتە هەر بمێنێ لە هەرێمی کوردستان و لە زەهنیەتی خەڵکە پەیوەندیتان و دۆخی ئاستی پەیوەندیەکانتان لەگەڵ لایەنە سیاسیەکان بەگشتی چۆن هەڵەسەنگێنن وتانەوێت لە داهاتووە پەیوەندیکی چۆنتانە بێت لەگەڵ لایەنە سیاسیەکان بەگشتی بەڕاستی کاک نزار ئێمە لە کوردستان ئەگەر حسابکەی ئێمە لەگەڵ هەموو لایەنەکان پەیوەندیمان باشە ئەوە تا ئێستا مەسەرەن هەم پەیوەندیمان لەگەڵ یەکێتی هەم لەگەڵ پارتی هەم لەگەڵ ئیسلامیەکان بە هەردووکیان هەم لەگەڵ لایەنەکانی دەرەوەی حکوومەتیش باشە ئێمە حیزبی سیاسی نۆکاری سیاسیەکەن و پێویستە پەیوەندی تن و تۆڵی سیاسیمان لەگەڵ لایەنەکان هەبێ چونکە ئێمە بەرنمەیەکمانەیە کە بەرنامەی چاکسازی و گۆڕانکاریە لە کوردستانە پێویستمان بەوە هەیە ئەم بەرنمەی خۆمان بە وتوێژ بە گفتوگۆکردن بە پەیوەندیکردن بە جۆرێک لە پاڵپشتیکردنی لایەنی تر بتوانین جێبەجێ بکەین چونکە تۆ هەج لایەنێک لە کوردستانە هەر چەند کورسی هەبێ خۆی بە تەنها ناتوانێت بەرنمەکانی خۆی جێبەجێکەوە پێویستی بەوە هەیە کە دیبلۆماسیەتێکی باشی هەبێ بۆ ئەوەی کە لەگەڵ لایەنەکان تر و لەگەڵ خەڵکی تر و لەگەڵ گروپی تر و لەگەڵ ئەوانە بە هەمویانەوە بتوان بەرنمەکەی جێبەجێ بکەن یان جۆری لە پاڵپشتی لێ بکەن بۆی بەرنمەکەی جێبەجێ بکرێ و ئێمە ئێستا پەیوەندەکانمان زۆر باشی لەگەڵ هەموو لایەنەکان بەڵام ئەوەی هەیە ئێمە ناوخۆی خۆمان خەریکی خۆڕێخستنەوەین و خەریکی کارەکانی خۆمانین بۆیە لەوانەیە وەکو پێویست نەتوانین نەمان پەرژێتە ئەوەی کە پەیوەندیەکانمان لەگەڵ لایەنەکانە چۆن گەشە پێدەین ئەگینا ئێمە ئەوە لە بەرنامەمانایە و ئەتوانین لە ئایندە ئیشی باشی لەسەر بکەین زۆر باشە ئەی هەمووان نەزانین کە ینی دۆخی هەرێمی کوردستان
ئەگەر باش بێ لە هەموو ئاستەکانە ئەمە بە پەیوەندیشی دروستە بێت لە نێوان لایەنە سیاسیەکان و دوجار بە تەبایی نێوماڵی کوردستان دەبێت. ئێوە لەو ڕۆ ینی لەو سۆنگەیەوە چه هەوڵێکتانێت چکە ئێمە زین لە سەروبەندی گفتوگوین لەگەڵ بەغدا بۆ پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی عراقی و یعنیمە کۆمەڵێک مافی دەستوریمانێ لە عراقا کە ئەگەر یەکگرتو نەبین لە یاریمی کوردستان ئەمانە بەدەست نایە و کۆمەڵێک ینی خاڵی ناکۆکمانەیە لەگەڵ بەغدا کە ئەویش مادی 140ەوە ناوچە کێشە لە سەرەکانە ئەگەر بە پەیوەندیشی دروستی ینی یەکگرتوانە نەبێت لە یاریمی کوردستان لە نێوان لایەنە سیاسیەکان ئەمانش پارێزراو نابن. لەو ئاستانەیە ئێوە هیچتان پێ ئەکرێت و تواناتان هەیە و دەتانەوە شت بکەن کاک نزار وەکو بزوتنەوەی گۆڕان؟ خۆی پەیوەندەکانی ئەمە عێراق پەیوەستە بە پەیوەندەکانی لایەنە سیاسەکان لە کوردستان هەیە. ینی هەموو جارێماوە بەڕێئیمانەوە قسەیشمان لەسەر کردو لەگەڵ لایەنەکان وتمانە کاتی ئەمە لە بەغاتوانین دەور و تەسیرمانە بێ کاریگەریمانێ ئەو کاتێکە لە کوردستان لایەنە سیاسەکان کۆک و تەبان کۆک و تەبا بە معنایەوە نا هەج لایەنێک خۆی بکاتە براگەورە و هەرچی بڵێ هەومان بڵێن وڵایەت وایە یان ئەشەدوو بۆ هەموو شتێکی ئەو لایەنانە بکەین بەڵکو ڕوئیای هاوبەشمان هەبێ و جۆرێک لە ئیستیقراری سیاسیمانە بێ لە کوردستانەوە بتوانین لەسەر مەسەلە استراتیژیەکانی کوردستان یەکگرتوو بین. ناکرێت لەسەر مەسەلە استراتیژیەکان جۆرێک لە جیاوازی گەورەمان هەبێ و هەرێک لە ئاوازێک بخوێنین و پەیوەندەکانمان لەگەڵ وڵاتانی دەرەوە وڵاتانی ئەقلیم و کۆی لایەنەکانی عەرەبی هەرێکێ بە جۆرێک بێت و هەرێکێکمان لەسەر بلۆکی حسابکرێن و بیشمانەوەی بە یەکگرتووی لە بەغا کار بکەین ئەمە دیارە ناکرێت بۆیە پێویستمان بەوە هەیە ئێمە ئەجندایەکی نیشتیمانی یەکگرتومان هەبێ و شتە استراتیژیەکانی خەڵکی کوردستانیان داواکاریەکانی ئێمە لە عێراقا چین هەمومان لەسەری کۆک بین و کاری بۆ بکەین لە بەغا ئەگەر نا من پێم وایە لەم چەند ساڵی ڕابردووشا لە بەغا ئەندام پەرلەمانەکانی کورد هەر هەمووینی هەموو لایەنە سیاسیەکان بۆ هەر شتێک کە مەسلەیەکی نیشتیبانی و نەتەوەیی بێ علاقەی بە خەڵکی کوردستانەوە بێ هەمویان یەکگرتوو بوون بەڵام یەکگرتوو بەو معنا ناکە بە یەک ڕیتم کاریان لەسەر کرد بێ بەڵکو یەک بۆ چوونیان لەسەری هەبووە هەمویان دیفاعیان لێ کردووە بەڵام نەیانتوانێت بە یەکگرتووی بڕۆنە بەردەمی ئەوانەی کە ئەیانەوێ مافی خەڵکی کوردستان پێشێلکەن بۆیە ئێمە یەکەم شت ئەگەرمانەوێ لە بەغا دەور و تەسیر و کاریگەریمانە بێ پێویستە لە کوردستان یەکگرتوو بین ناکرێت لەوێ برابین بەڵام لێرە نەیار و ئەوە یەکتری بین. زوتنەوەی گۆڕان هەمیشە بەشێک بووە لە هەوڵەکان بۆ یەکگرتووی نێوماڵی کوردی یاخود زۆر جاریش بەشێک بۆ لە لێکترازان. من ئێمە شک ناوەین ینی ئەمە بەشێک بوون لە لێکترازان بە پێچەوانەوە ئێمە هەر لە سەرەتا دروستبوونی بزوتنەوەکەوە هەوڵی لێکترازان و ئەوانەمان نەداوە بەڵام ڕێی جیاواز و بۆچوونی جیاوازۆمانە پێ ناوترێ لێکترازان لە ناو خۆی خۆمانە چەند ڕەخنەمان لە یەکتری هەبێت چەند بۆچوونەکانی خۆمان بۆ یەکتری ڕوونکەینەوە نابێتە خاڵی ناکۆک و ئەوە نابێتە جیاوازیان لێکترازان بەڵکو ئەبێتە ئەوەی کە ئێمە ڕاستیەکان بە یەکتری بڵێن و بە جۆرە لە جۆرەکان معانات و کێشە و ئازاری میلەتەکەمان باسکەین بۆ ئەوەی چارەسەر بکرێ ئەمە بەعکس ئەمە ئەوامالێکا یەکگرتومانەکە بەڵامەکرێ ئەمە بۆ مەسلەکانی کە عیلاقەی بە بەغا و بە خەڵکی کوردستانەوە هەیە ئەوانە بە یەکگرتووی کاری لەسەر بکەین و تا ئێسەی ئێمە کە کورسیشمان نییەوە کە ناشمانەوە بڕۆینە بەغا بۆ ئەوەی وەکو ناتوانین بڕۆینە بەغا وەکو ئەندام پەرلەمان وەکو ئەوەی کە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا نوێنەرمانە بێ بەڵام ئەوەی پێمان بکرێ وەکو پەیوەندەکانی خۆمان و بۆ قەزەی کوردی یان بۆ مافەکانی خەڵکی کوردستان یان بۆ ئەو بڕیارانەی کە دراون و کاتی خۆی جێبەجێ نەکراون ئێمە هەموو هەوڵێگە دەین بەڵام لە ڕاستیا ئێستا لەم دۆخە کە سەروبەندی پێگەنانی حکوومەتی عێراقیە زیاتر ئەو لایەنانە ئەتوان قسە لەسەر ئەو حکوومەتە بکەن یان بڕۆن گفتوگۆی لەسەر بکەن ئەو لایەنانن کە کورسیان هەیە و تموحیەوان هەیە کە پۆست و ئەوانە وەرگرن لە بەغا. ئەی چۆن لایەنەکانی دیکە بۆ نمونە گفتوگویان لەگەڵ نەکردوون لە ئێستا بۆ نمونە سەردانیان نەکردوون هیچ ینی ڕاڵێکی پەیوەندیتان نییە بۆ ئاراستەیە؟
بەڵێ بە تاکی سەردانیان کردوین ینی لایەنەکان تری سەردانیامان کرد بە تایبەتی برادرانی یەکێتی چەند جارە سەردانیا کردوینەوە برادرانی پارتی سەردانیا کردوین لایەنی تریش یەکتریمان بینیوە قسە کراوە بیرروڕاڵ و گۆڕ کراوە ئێمە لە مەسەلە نەتەوەی و نیشتیمانەکان هەرگیز ناچینە دەر ینی قسەی خۆمانمان هەیە بەڵام بۆ ئەم حاڵەتە کە ئێمە بڕۆین لە بەغار لەگەڵ ئەم وەفدانە هاوبەش بین بە تاکید ئێمە هاوبەش نابین چونکە ئێمە ئینەکە وایە کورسیمان نییە تا لە بەغا بڕۆین گفتوگۆ لەسەر پێگەنانی حکوومەتکەین. زۆر باشە کاگێ نزار من هیچ پرسیارێکی و هەم نەمەوە گە جەنابەت هەر پەیامێکت هەیە بۆ هەڵسوڕاوانی خۆتان بۆ ناو بزوتنەوەکە و بۆ هەڤاڵانتان و هەڵسوڕاوانتان لە تیمە حکوومیەکان خۆجیەکان هەروە کابینینەوە و هەروە بۆ خەڵکی کوردستان ئەمێ دو پامی خۆت بگەێنی فەرموو. وەڵام من سوپاسان ئەەکەم لە ڕاستیا پەیام من بۆ هەموو گۆڕانخوازان و بۆوانەی کە هەوادار و لایەنگری بزوستنەوەی گۆڕانن دڵنیانەکەین و ئێشەڵا لە ماوەی داهاتوە ئەمە کۆنفرانسی نیشتیمانیە بەسین و جۆرە لە ئاشتەوایی ئەەکەین بۆ هەموو ئەوانەی کە بە جۆرە لە جۆرەکان لێمان نیگەران کە بتوانین لە کۆنفرانسی نیشتیمانی هەمومان بە یەک دەنگ ئەگەر بمانەوێ هەمومان گۆڕان ئەخینە قۆناغێکی باشتر و گۆڕان ئەخینە سەر ئەو ڕێچکە ئەساسی خۆی کە بۆی دروست بووە و دڵنیا بن هەمومان بە یەکەوە توانین دەور و تاسیر و کاریگەری باشمانە بێ لە ئایندەی کوردستانە و چۆن لە پێشوو هەمان بۆ لە ئایندەش هەمان بێت و ئیشەڵا هەوڵەکانیشمان بەردەوامە و چیمان پێ بکرێ بە هەر هەمومان لە ئەوانەی کە هەم لەو لیژنە هەم لەوانی کە لە جباتی نیشتیمانی هەر هەموو هاوڕەکانمان هەوڵی ئەوە دەین کە ئەو بزوتنەوە بکەینەوە ئەو بزوتنەوەی کە ئاوات و ئامانجی و دڵخوازی ئەوانە. سپاس بۆ برای بەڕێزمان کاک نزار مەحموود ئەندامی جباتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان کە لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان بوو سپاس دەکەین بەشداری لە بەرنامی پانۆراما. بەڵێ بینەرانی بەڕێز دەڵخێم شەوی پانۆراماتان پێشکەش کرا میشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ.